وەڵا ئەو هەستەم هەیە کە تیا قوتابی بم ڕۆژە لە ڕۆژان لێرە ئەمڕۆ زانم گەڕاومەتەوە بۆ ئەو ساڵانەی ڕابردوم یعنی گەنجی کردمەوە بەڕاستی مەڵکەندی یعنی دڵی من هەستی من خواستی من ئێرە قوتابخانەی مەڵکەندیە خۆشم هەر لە مەڵکەندیە لەدایک بووم هەمیشە مەڵکەندیم لەبیر ناچێتەوە هیوادارم هەم دەستپێکی خوێندنەی ئەم ساڵ ببێتە مایەی خێر و خۆشی بۆ مامۆستایان و بۆ قوتابیان و بۆ کارمەندان بۆ هەموو ئەو کەسانەی کە خزمەتی خوێندن ئەکەن هیوادارم کەم و کوڕەکانی ڕابردوو هیچی نەمێنێ هەرچی پێداویستێ دەستەبەر بکرێ خوێندن بەڕێک و پێشی بچێ بەڕێوە چونکە ئێمە ئەگەر خوێندن نەبێ بەرەو پێشەوە ناچین. ساڵی چەند بوو بەڕێزێ لەم قوتابخانە دەستە بە خوێندن کرد؟ 1953. چی یادەوەریەک دێ لەم قوتابخانە هەرگیز لە بیری نەکەیت؟ وڵای یادەوەری زۆرە خۆ دەزانی ڕابردوو یادەوەریە ئەو وەختە یەکێک لە پێمانەوە متەسەڕیف پارێزگار عومەر عەلی هەبوو ئەگەر ئێوە گەنجن ناویتان نەبیستەوە بەڵام ئەو عومەر عەلی متەسەڕیفێکی زۆر ڕێک و پێک بوو مەکتەبەکانی بەسەرە کردەوە ئیتر کە ڕۆژە لە ڕۆژان هاتە پۆلەکەی ئێمەوە پرسیاری کرد تۆ ناوت چییە تۆ ناوت چییە یەکێک لە قوتابیەکان لە تەنیژ منەوە بوو ناوی عومەر عەلی بوو وتی تۆ ناوت چییە وتی من ناوم عومەر عەلیە خۆشی عومەر عەلی بوو زۆری پێ خۆش بوو تۆ شەر عومەر عەلی فەرقی من و ئێوە نییە.